سەڕومەتم بە مەچینەی چا دەکەم ڕێشی بەرەرەمەوە یعنی بە سەڕومەتم کەمووی زیادەی لێ دێ بە مەچینەی چا دەکەم یعنی خێ کوشتی بەکار ناینم زۆر باشە قوربانی گوناحبار دەبم زۆر باشە طبعا من ئەوەی کە نەقلێکم قسەی زانایانە خۆم هیچ ناڵم باشە منبەتی لحیە کوێیە باشە لێرەوە دەست پێکات یعنی ئەمە حەدی چییە ئەمە سنووری ڕیشە ئەمەی کەوا هەیە باشە بۆیە هەندێک لە زانایان ئەفەرمونون ڕوومەتش حەدی ڕیشە ئەگەر لێی هات بەڵام ئەوەی کەوا ڕەئی ڕاجح و دروستە ڕوومەت پەیوەندی بە ڕیشەوە نییە ڕوومەت پەیوەندی بە ڕیشەوە نییە ئاجا مامۆستا جاری وایە هەست زۆر دێ هەتا بن چاوت دێتن پێکەم هەندێکە فەرمونون نابێ لای بێ هەندێکیش ئەفەرمونون جائیزە لای بێ بۆ مەجێکەوە جەنابەت باسیەکەی هەڵکەنین نەبێت تاشینی نەبێت بە مەکینەیە لای ئەبێت والله تعالى بس بمچینەی مامۆستا یعنی کەمی دەکاتەوە مەچینەکەش وشی موسینە 0-0 بکە بەس کەمی دەکاتەوە هیچ کێشەیەکی نییە والله تعالى أعلم